حسین میناپور. تو دڵم میتراشق بێتەوە دەرکەی دڵم داخستۆ بۆ هیچ کەس ناکرێتەوە نام هەوێتی دی دڵم بەخەم پڕ بکرێتەوە دڵم با هەر تەنیا بێ تەنیایی لێ دێتەوە خەمەکانی خۆم بۆ خۆم بالای کەس نەخولێتەوە فرمێسکی چاوەکانم با کەس بۆم نەسرێتەوە ئازیزەکەم بیر دەکەم تۆی تەنیا نووری دیدەکەم تو خوامەڕۆ بیرت دەکەم تۆی تەنیا هیوای ژینەکەم نام هەوێ دوای تۆ گوڵم خەم جێگەت بگرێتەوە تۆ بڕۆی من دڵنیام خۆشی نام ناسێتەوە تۆ بڕۆی من دڵنیام خۆشی نام ناسێتەوە کە تەنیا دەبم تۆی کە دێیە بیرمەوە ئێستاش نامەکانی تۆن شەوانە دەی خوێنمەوە ماڵی دڵت سوتەندم بۆ ئاگرێ لێت کردەوە لەشکەری غەم لە دڵما پێم دەڵە دەی هوێنمەوە لە ڕۆژانی بێتۆیی غەم هاتۆتە جێمەوە من هاوشێوەی مۆمێکم دەسووتم دەتوێمەوە ئازیزەکەم بیر دەکەم تۆی تەنیا نووری دیدەکەم تو خوامەڕۆ بیرت دەکەم تۆی تەنیا هیوای ژینەکەم نام هەوێ دوای تۆ گوڵم خەم جێگەت بگرێتەوە تۆ بڕۆی من دڵنیام خۆشی نام ناسێتەوە تۆ بڕۆی من دڵنیام خۆشی نام ناسێتەوە مەحاڵە دوای تۆ دڵم میتراشق بێتەوە دەرکەی دڵم داخستۆ بۆ هیچ کەس ناکرێتەوە. فرهاد کوهی.